بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. لتفسير سورة مائدة قيشتنا آياتي الشاشام كالآيات الشاش دا خواهي قورا هندي چيدي كان لأحكام كان من بوبا زكاة روب إيمان داران دفرمت يا أيها الذين آمنوا أي أواني كباورتان هناوة خوتان بباوردار بإيمان دار دزانن إذا قمتم يعني كاتك كهستان بوشي إلى الصلاة بو أنجام داني نويش پیش اوی هستی يعني كهستاي پیش اوی دابستي نويشه دبيتي بكي فاغسلوا بشون وجوهكم دمو چاوتان يعني دزنوش بگرن بلام اندامكاني دزنوش يكم يان شوية يكم يان دمو چاوة فاغسلوا وجوهكم بشون دمو چاوتان او جار وأيديكم وروابشون هردو دستكان تان تاچوه إلى المرافق يعني ترجمي لغوي يعني تا آنشك طالما علماء دفرمون أو إلى بمعنى معه يعني مع المرافق اللي قال آنشك أجر بلين تا آنشك يعني أجر آوك تا إيرد بي آنشك كج نشوي دزوجكت بردكوي بلامنا هم إلى بمعنى معه يعني اللي قال آنشك وهم أجر سيري فرمودكاني پیغمبر كين صلى الله عليه وسلم ودزنوجي پیغمبر صلى الله عليه وسلم بشوازه قبوه كآنشكيشي لقل شوتوا وفرمانشي كردوا كحتى بوتان دكري دفرمي لآنشكي زياتر سرتر تركن چونك أمتي من لقيامتي بشوينواري دزنوجيان دناسرينوا چوي آوي دزنوجي بيكوت بي أو شوينه پردبه لنور ولقيامته بو نوري إنسان دسوانه بپريتوا بوی تا آنشک وشوتنی آنشک واجبه بلام اگر کسی لی نبیت وسوسه بتوانه دستی زیاتر هلکا و زیاتری ترکا حتی زیاتری ترکی و آوی پیبکوی خیر تره او جار او دوام اندامی دزنوجی سیم اندامی دزنوجی چویا طبعا بترتیب پیدا هاتوا وامسحو برؤوسکم دستی تربینن نالی بشون دستی تربینن بسر سرتان ده جاء طبعا بشوي سريدا دستي ترديني لاي كمي طبعا لمذهب امام الشافعي دا دبي اوي فيدا وتريسر او شو نيموي لي هاتوا هندق مو دستي تريان بيبكوي لاي كمي ولا هندق مذهب جدا دا فرمون خواي قورا وشي رأسي بكار هنا والرأس لو شويني راك لبيش سري موي ليدي هتا پشت لشوي موي لي هاتون بوي دلن دبي دستي تر بسر هموي دابيني والحاصل اگر انسان دستي تر بسر همو سري دابيني او لاي كمي سنته طبعا دست دبار هر مويچي كوت بيتو تراي بي كوت بي طبعا باجر وبخير بود نسري ولو احتمالش درباز دبين بو مذهبي كدل واجب اگر واجب بي واجب كل سلاده اگر واجب نبو انسان خيري سنتي كي دغاته او جار دواي مسح سر شو واجبه وأرجلكم وأرواقيا كانشتان بشون تاچوي حتى قلبي حتى جوزينك أيش مع الكعبينها أيش لقل قلبي نكتا قلبي كش إسقارك كانش دبي شورين ديسان أيش حتى أويك إسقارك أويك بيدك بدك قلبي يان سيكي بيدالن جوزينك يانسي تاوی واجبه دبی اویش تر بی بلا مگر لاقه تلقی و توزک زیاتری ترکی و آوی دزنوجی پیب کوی بگمان خیرکی زور درجه دقتی دنه طبعا ها لمذهبی شیعان دا لاقی دشون یا مسحی دکن لسیو هناویانا ببان خان عربیه هات سیری کن و ارجلکم پیشتدل وامسحو برؤوسیکم رؤوسک کسریا شيعة وأرجلكم وأرجلكم دخلنا ليك لقراءة الشاذة كان لحفظ لسوار قراءة كان القرآن كقراءتك الشاذة أو أرجلي لزياتي فتحي بكسرة دخلنا أجر بكسرة بخوينيوا أجر راس بكسرة به فعلا شون سر مسح ذكره
لاقش مسح دەکرێ بەڵام وانییە بۆ چونکە ئێمە چەند دە قیرائاتی صحیح متواترمان هەنا لە هەر دە قیرائاتەکەیدا بە فەتحە دەخوێندرێتەوە یعنی ئەرجولەکە عەطفە بۆ سەری دەستەکەی چۆن دەستەکەی دەشۆین لاقش بە هەمان شێوە دەشۆین بەڵام شیعە دەڵێن نا ئەرجولەکە بە دوای ڕؤوسی داهاتوە چۆن ڕؤوس مەسح دەکرێت سەر مەسح دەکرێت هەڵە قاچیش ئاوە مەسح دەکرێت ئەو جار ئەگەر فرمودەی پێغەمبەری صلی الله عليه وسلم تەماشاکەین پێغەمبەر صلی الله عليه وسلم لاقی مەسح نەکردووە ئیلا لە حاڵەتێکدا نەبێت کە خوف و ئەوانەی لە پێبوون ئەویش پێشتر شوتوویەتی بە دەستنوێژەوە خوفەکەی لە پێکردوون بۆ شەو ڕۆژێک لە ماڵێ یان لە سەفەردا بۆ 603 ڕۆژ بە حاڵەتی دەگمەن وای کردووە نەک هەمیشە وای کردبێ بۆیە لاق بەبێ گومانی دەشورێ ئەو قیرائەت و ئەو یعنی بەزمەبەستم ئەسڵی مەذهبی شیعان لەوەیەوە هاتووە لە خوێندنەوەی کەلیمەیەکی جاری وها بە خوێندنەوەی کەلیمەیەکی گۆڕانکاری دروست دەبێت ئەو جا دەفەرمێ وئین کونتم وازحەوە تا ئێرە باسی چییە باشی دەستنوێژێ چەند ڕوکنی دەستنوێژمان هەیە دەستنوێژ چەند ڕوکنی هەیە چەند پای سەرەکی هەیە 5 یا 6 یەکەمیان نیەت هێنان دوایی دموچاو دەست ئەوە 4 نا قاچ شەشەمیان چێکێ دەزانێت شەشەم ڕوکن سنەتەکان نا بەس واجبەکان ڕوکنەکان نا ئەوانە سنەتن ئەوانە سنەتن ڕوکنەکانی دەستنوێژێ ئەوەی ناکرێت تێیدا نەبن نیەت دموچاو شوتن تەوان دموچاو شوتن ئەندامی یەکەمە دەست تەوان لە شوێڕە لێرە ڕایە تا ئێرە ها دەبێ ئەو دەستە یەکەم جار دەشۆین سنەتە ها حساب نییە کە باس کرد دەشۆی دەبێت دەستی شتی لەگەڵ ئاوی پێداکەیەوە ها یەکەم جار تەڕت کردبێ بە نمونە دواتر بەس ئێرە بشۆی ئاو بێرە نەکەوێتەوە دەستنوێژەکەت بە کەڵک نهاتوە ها ئەو دەستەی کە یەکەم جار تەڕی دەکەی حساب نییە بە وەکو سنەت دەیکەی دەستشوتن ڕوکنی سێهەمە تەوان نیەت دموچاو ئەجا دەست مەوەسم کە ئێرە چوو دەبێت ڕێژاوی پێ بکەوێتەوە ها مثل کەوبەر بە لوعی دەدەی دەبێت ئاو بە سەروێش داچێ ئەوەی یەکەم جار شوتوتە بە کەڵک نهاتوە ئەو جار دوای دەستی چییە مەسحە بەشێکی سەریا هەموو سەر ئەو جار قاچە ڕوکنێکی کەمەوە ڕیزبەندی حافرین ڕیزبەندی بەو شێوەی کە قورئان باسی کردووە نابێ پێشپاشیان کەی بۆ تێ یەکەم جار قاچت بشۆی ئەو جار دوای بچی دموچاوی بشۆی دەستی بشۆی نا ڕیزبەندیەکەش ڕوکنە بۆیە خوای گەورە بۆچی لێرە ئەرجوولەکەی نەخستۆتە دوای ئەیدەکەی ئەوانەی کە دەشورێن لەبەر ڕیزبەندیەکەی ها مەسح کە شوتن نیە هێناویەتیە بینی شوتنی دموچاو و دەستی لەگەڵ لاقی لەبەر خاتری ئەوەی ڕیزبەندیەکەی وا یعنی حاڵی ببین کە ڕیزبەندی ڕوکنە وازحە ئەی ئەوانەی کە ئیمانتان هێناوە هەر کاتێک هەستان بۆ نوێژ ویستان نوێژی ئەنجام دەن دەبێت چی بکەین تەمەن یەک لە مەرجەکانی نوێژە چییە دەستنوێژە وایە بەڵام دەستنوێژ بەشێک نییە لە نوێژێ بەڵام هیچ نوێژێک بەبێ دەستنوێژی قبول نییە هەر کاتێک هەستان بۆ ئەنجامدانی نوێژ فەغسیلوا وجوهەکم بیشۆن دموچاوتان دموچاو کوێیە تەوان ئەو شوێنەیە کە ها لە لێرە کەمووی پێوەنینە هەتا ئەوەی پێی دەوترێت چەنەگە ها نێوانی هەردوو گوێ ئەوە جا چەند جار واجبە یەک جار واجبە سێ جار سنەتە هەری کوێبیکە 4 جار ئیسرافە زیادە ڕەویە یەک جار واجبە یەک جار دموچە ئاوی بەوێ داکە تەڕ بێ ئەوەندە ئەو شوێنەی کە لەسەرێ مووی لێ هاتوون ئەوەی کە ئینجا لێرە لە پاناییدا بینی گوێت لە درێژاییدا ئەوەی کە پێ دەوترێت چەنەکە لەکوێ چەنەکەت تەواو دەبێت تاوێ واجبە بیشۆی تاوێ دموچاوە ئەو جار دەستیشتان بشۆن وەکو گوتم دەست کوێیە سەری پەنجەی هەتا ئانیشکیشی لەگەڵ دەشۆی وأيديكم إلى المرافق دەستەکانتان بچۆن هەتا ئانیشک یعنی لەگەڵ ئانیشک وامسحوا برؤوسكم مسحی سەرتان کەن وەکو گوتم یان لای کەمی بەشێکی سەر دەبێ مەسح بکرێت دەستی تەڕی پێدا بهێندرێت و ئەگەر سنەتەکەی بکەین تەمەن بە ئاوێکی تازە دەستی تەڕ بەسەر هەموو سەرت دادێنی بەڵام یەک جار وأرجلكم وهروە لاقەکانیشتان بچۆن إلى الكعبين لەگەڵ قاپەڕەکە یا گوێزینک ئەو جار دەبێت ڕیزبەندیەکەش بەو شێوازە ڕەچاوکەین کە خوا باسی کردووە ئەدی وئین کونتم جونوبەن ئەگەر هاتوو لەشتان گران بوو لەشتان گران بوو لەش گرانی بەچی دروست دەبێت ئەوەی کە خۆشتنت دەخاتە سەرێت ئەوان بە چەند شتێکی یەکەم
بەوەکە بە جودبوون و سەرجەی ژن و پیاو طبعاً ئەوە قسەی تێدانیە جودبوونی ژن و مرد ئەگەر بوو بە جودبوونی تەواو مەنی بێتەوە یان نێتەوە خۆشتنیان دەکەوێتە سەر دوو ئەو کەسەی کە لە خەودا یان بە تەماشاکردن یا بە سیرکردن یا بە دەستلێدان یا بە دەستبازی بە هەر هۆکارێک لە هۆکارەکان ئاوی مەنی بە داوێنی داهات بە ئارەزوەوە طبعاً مەرجە ئەوەی بە نەخۆشی یا بە هۆکارێکی دیکە مەنی بە جەستەی دادێ و هیچ هەستێکی بۆ دروست نابێ ئەوە دوو و هەروەها مەسەلەی ئافرەتانش ئەو کاتێک کە لە عادەی و لە خوێنی دوای منداڵ بوون پاک دەبنەوە واجبە لەسەریان چی بکەن خۆ بشۆن ئەو جار نوێژە بکەن طبعاً وئین کنتم جنوبەن ئەگەر لەشتان گران بوو بە هەر هۆکارێک لە هۆکارەکان فەطەهەڕوو دەبێ خۆتان پاککەنەوە کوێ پاک دەکەیەوە ئەو کاتە هەموو جەستەت تەنها دەست و دموچاو و ئەندامەکانت نا ئەدی وئین کنتم مەرضا ئەگەر نەخۆش کەوتن ئەو عەلا سەفەرین یان چوونە سەفەر نەخۆش کەوتی بەنمونە دەتوانی خۆ بشۆی ئەگەر خۆت شت بایە نەخۆشیەکەت مەترسی لەسەر دروست دەبوو یا خراپ درەنگ چاک دەبوویەوە یا نەخۆشیەکە دوا بوو نەدەبووە جەستەت تەڕ بێ وایە یان چوویە سەفەر لە سەفەر ئاوت دەست نەکەوت وایە وەجاری وایە لە سەفەر ئاوت دەست دەکەوێ بەڵام شوێنێکت دەست ناکەوێ خۆتی لێ بشۆی لەوانەیە وازحە ئەوە ئەو جاء ئەحەد منکم من الغائط ئەو جاء یان هات ئەحەد یەکێک لە ئێوە بۆ شوێ من الغائط بۆ سەر ئاو یعنی چوو میزی کرد یا پیسایی کرد طبعاً کە میزی کرد و پیسایی کرد دەستنوێژی دەشکێ بەبێ گومان ئەگەر دەستنوێژی هەبوو بێ وایە ئەو لامەستم النساء یان ئەگەر ستان کرد دەستان بەر ئافرەت کەوت ئەوە بە مەذهبی ئیمامی شافعی طبعاً لە مەذهبی ئیمامی شافعیدا ژن و مرد وایە یان هەر پیا و ئافرەتێک کە مەحرەمی یەکتر نەبن ژن و مرد حەڵاڵ یەکترین خۆ وایە بەڵام لە یەک مارە کراون طبعاً ژن و مرد دەستیان بەردەستی یەکەوێ یان هەر پیا و ئافرەتێکی نامەحرەم دەستی پێستی بە پێستی پیاوێکی کەوت مەرزنی هەردەست بێ ها دەستنوێژی دەشکێ لە مەذهبی ئیمامی شافعیدا بە حەز بێ یا بەبێ حەز بێ بە مەبەست بێ یا بێ مەبەست بێ ئەوە مەذهبی یەکەم حاڵین لێ لە مەذهبی ئیمامی پیاو نانە پیاو بۆ پیاوی نا پیاو بۆ ئافرەت بۆ پیاوی نانە پیاو بۆ پیاوی نا ژن و پیاو لەگەڵ یەک ژن و مێردی یەکتر یان پیاو و ئافرەتی نامەحرەم مەحرەمەکانی خۆت نا خوشک و برانە پور و ئەوەنا پورنا برازا و خوارزا و ئەوانە نا ئەوانەی کەمارەیان لە ئینسانی نایە ئەوانە نا غەیری ئەوانە دەستت هەر بەردەستی هەر ئافرەتێکی کەوێ ئەوە لە مەذهبی ئیمامی شافعیدا ئەو شەی لەمسەی بەچی تەرجمە دەکەن بەدەست لێدان فعلا لە زمانی عەرەبیدا لەمس یعنی دەست پێکەوتن یعنی پێز بەر پێسکەوتن بووها مەڕیەمە کاتێک خۆی کە جیبریل دەچێتە لای دەڵێسی وەلەم یەمسەسنی هیچ کەسێک دەستی بەردەستم نەکەوتووە طبعاً مەبەستی دەست لێدانە دەگونجێ مەبەستی دەست لێدان بێ و دەگونجێ مەبەستیشی ئەوە بێ کەس سەرجەوی منی نەکردووە تا منداڵم پەیدا ببێ ئەوە لە مەذهبی شافعی طبعاً لە مەذهبی ئیمامی ئەحمەد و ئیمامی مالکدا دەڵێن ئەگەر دەست لێدانەکە بەبێ حەز بێ بەبێ ئارەزوو بێ بەلا ئیرادی بێ دەستنوێژ ناشکێنێ حاڵی بەلا ئیرادی بەبێ مەبەست ژن و مێردێک دەستیان بەردەستی یەکەوت یان لەگەڵ هەر پیاوێکی بێگانە دەستت بەردەستی کەوت بەڵام هیچ مەبەستێک نەبوو هیچ حەز و ئارەزوێک لە کاتی دەست بەرکەوتنەکەیدا پێز بەرکەوتنەکەیدا دروست نەبوو هیچ هەستێک هیچ شوێنەوارێکی نەبوو دەڵێن ئەوە دەستنوێژ ناشکێنێ بەڵام ئەگەر دەست لێدانەکە بە حەزەوە بێ بە ئارەزوەوە بێ بە غەریزە یعنی غەریزەی یەکێک لە تەرەفەکان بجوڵێ ئەمن بەهۆی غەریزەکەیەوە دەستنوێژەکە دەشکێ لە مەذهبی ئەبوو حەنیفەیدا بە مطلقی دەڵێ دەست بەریەککەوتنی ژن و پیاوی بەڵێ پیا و ئافرەتی نامەحرەم دەکرێت دەستیان بخەنە دەستیەک نا حەڵاڵ نییە بەڵام ئەگەر دەستیان بەریەککەوت دەڵێن بە مطلقی دەستنوێژ ناشکێنێ دەست لێدانەکە ئەگەر بە ئەنقەز بێت و بە مەبەست بێ حرامە بەڵام خودی دەستنوێژی پێ ناشک وازحە کامیان ڕەئی صەحیحە و ڕەئی دروستە
امام شافعي طبعا دڵێ هەر دەستت بەڵام هەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەستی بەر خێزانەکانی کەوت بێت و نوێژی کرد بێ و دەستنوێژی نەگرت بێتەوە بێگومان هەیە تەنانەت لە خوێندێک لە خێزانەکانی ماچش کردوون یا ماچشیان کردووە و لە ناو نوێژەدا حەدیثی صحیحمان هەیە کە عایشە دەستی لە بنەپەی پێغەمبەری خشکاندووە کە زۆر ماوەتەوە لە سوزدەیدا بۆی دڵنیا بێ لەوەی کە پێغەمبەر ماوە یان نەماوە واضحە دەستنوێژی هەڵ نەگرتوتەوە و ئیمامی شافعیش ئەو فەرمودەیە کە دەڵێن عایشە پێغەمبەر عایشەی ماچ دەکرد و دەستنوێژی هەڵ نەگرتەوە کات خۆ ئیمامی شافعی تەنها گومانی لە حەدیثەکەی هەبووە لە صحەت و ڕاستیەتی حەدیثەکەی دەنا دەفەرمێت ئیمامی شافعیش ئەگەر ئەو حەدیثەی ثەوبان ڕیوایەتی کردووە کە ئەوەی عایش ماسی ئەوەی دەکات کە پێغەمبەر عایشەی ماچ کردووە و دەستنوێژی هەڵ نەگرتوتەوە دەفەرمێ ئەگەر حەدیثەکە صحیح بێ بەڵێ یعنی ئافرەت و پیاو ئەگەر دەستشیان بەردەستی یەکترکەوێ دەستنوێژ ناشکێ بۆیە ناکرێت تەمان ئاەتەکە بڵێ دەستت بەر ئافرەتی کەوت دەستنوێژ دەشکێ پێغەمبەریش ئاەتی جێبەجێ نەکرد بێ دەکرێشتیوە بێگومان نا ئەوجار ئیبن عەباس کە مفەسیری قورئانە دەفەرمێت بەڵێ لە زمانی عەرەبیدا لەمس بە معنای دەستلێدان دێ بەڵام لەو ئاەتەیدا ولا ئەوەی سوورەتی مەڕیەمەش کە باسی تاها کە باسی مەڕیەمەی دەکا کە دەڵێ وەلەم یەمسەسنی بەشەر کەس دەستی بەدەستی من نەکەوتووە دەڵێ مەبەستی سەرجەییکردن و جیماعکردنە ئەو کاتەش کە پیا و ئافرەت جیماعیان کرد نەک دەستنوێژیان دەشکێ بەڵکو خۆشتنیان لەسەر واجب دەبێت و خۆشتنیان دەکەوێتە سەرێ بۆیە لەمس بەڵێ ئەوەیان دەکرێت حەلی وەسەد وەرگرین ئەگەر ئینسان لا ئیرادی دەستی بەر ئافرەتێکی کەوت یا ئافرەتێک دەستی بەر پیاوێکی کەوت هیچ هەست و حەزێک دروست نەبوو لەو بینەیدا بێگومان دەستنوێژ ناشکی حاڵی لێ بەڵام تەمان بێگومان تەمان پیاوی نامەحرەم لەگەڵ ئافرەتی نامەحرەم کاتێک پێستی بەر پێستی دەکەوێت ئەگەر کەسەکە وەک دەڵێ ڕاهات پێ زۆر بەرکەوتەی هەبێ لەگەڵ ئافرەتی کاریگەری نەبێ لە سەریان ئافرەتەکە زۆر بەرکەوتەی هەبوو بێت لەگەڵ پیاوان ڕاهات پێ لەنە هەستێکت بۆ دروست دەکا ئیمامی ئەحمەد و ئیمامی مالیک کە دەڵێن بە حەز ئەگەر دەستت بەر ئافرەتی کەوت یا ئافرەت بە حەز دەستی بەر پیاوی کەوت دەستنوێژی دەشکێت لەبەر خودی دەست پێکەوتنەکەی نییە لەبەر ئەو هەستەیە کە دروست دەبێ هەستی وەک دەڵێ جوڵان لە بەرامبەر ڕەگەزی بەرامبەردا جاری وا هەیە تەمان ئاوێک دروست دەکا کە پێی دەوترێ عیشقاو یان ئاوێکی لیس کە بەهۆی جوڵانی غەریزەی جنسیەوە تەوان دروست دەبێ ئەو کاتە کەسەکە دەستنوێژی دەشکێ و هەروەها ئەو شوێنەشی کە ئاوەکەی بەرکەوتووە دەبێ بیشواتەوە ئەگەر دەست لێدانەکە هێندە بوو حەزەکە هێندە زۆر بوو بەمەنی ئەبەن ئەو کاتە بە خودی دەست لێدانەکەی کەسەکە خۆشنیشی بۆیە تەمان ئەوەی ئێمە یعنی سیرکردن و یەکتر بینین و بەریەکەوتنی ژن و پیاوی لە سەردەمی ئێمەدا زۆر زۆرە بۆیە ئەبەن ئەو هەستا ئێستا کەمترە بەڵام لە ڕاستیدا ئیجابیات یا سلبیات بوونی هەستی بە نمونە ئافرەت لە بەرامبەر پیاویدا یان پیاوی لە بەرامبەر ئافرەتیدا یعنی بوونی هەستەکەی طبیعیە یان نەبوونەکەی بێگومان نا هەبوونەکەی طبیعیە چونکە پیاوێک ئەگەر وەرە زۆر خۆی پاراز بێ لە نەزەر لە تێکەڵی بە تەماشاکردنی ئافرەت و بە نزیک بوونەوە لە ئافرەتی حەزی پیاوەتیەکەی دەجوڵێ بە تەکید بەڵام ئەو کاتی زۆر تێکەڵ دەبی ڕادەی لەگەڵی کە ڕاهاتووی لەگەڵی چاکە نییە بە بێگومانی سلبیاتە جاری وایە هەیە مەدحی خۆی دەکات دەڵێ لەگەڵ ئافرەتانیشم بکەن هەمووان وەکو خوشکی خۆم سیر دەکەم ئەوە هێندە تێکەڵ بووە لە هەموو شتی حەزەکانی تێر بوون یان ئافرەتی وایە مەدحی خۆی دەکات دەڵێ بسمە ناو پیاوانیش و نازانم چی لە خۆش ئەمین و هیچ هەستێکم بۆ دروست نابێ ئەوە یا ئافرەت نییە یا یعنی ئافرەتایەتەکەی گرفتی تێدایە لەنا پەیوەندی بە دینداریەوە نییە کەسی دیندار زۆرتر خۆپارێز زۆرتر ئەوەی کە حەزی دەگرێتەوە لە حرامدا تێری ناکا و بەرەڵای ناکە عادەتەن بۆیە تەمان بوونی حەزەکە گوناهە نییە جێبەجێکردنی حەزەکەی لە حرامدا گوناهە وایە بوونی هەستەکە گوناهە نییە جێبەجێکردنی هەستەکەی لە حرامدا گوناهە
دەناخوای گەورە ئافرەت و پیاوی بۆیە دروست کردوون هەستیان هەبێ بەرامبەر یەکتر بەڵام ئینسان بۆیە ئەو هەموو ئەوانە هەنا و هەموو ئینزار و وەک دەڵێ ئاگادارکردنەوانە هەنا لەبەرەوەی حەزەکە هەیە ئەتۆ واجبە لەسەرت حەزەکەت کۆنتڕۆڵکەینە هێڵی ئەوەی دابێ ئەو جار خوا دەفەرمێ ئەو لامەس ئەوە وەین كنتم جنوبا ئەگەر لەشتان گران بوو خۆ بشۆنەوە گە ئاو هەبوو وایە ئەدێگەر لە شوێنێک بووین ئاومان نەبوو بۆ دەستنوێژ یا بۆ خۆشتن وەین كنتم مەرضى ئەگەر نەخۆش کەوتی نەتوانی ئاو بەکار بێنی یان ئاو نەبوو بەکاری بێنی فەرقی نییە ها و ئەگەر چوویە سەفەر ئاوی لێ نەبوو یان شوێنی لێ نەبوو یان کاتت نەبوو هەر کامێکیان ها ئەو جاء أحد منكم من الغائط يعني یەکێک لە ئێوە چوویە غائط يعني پیسایی کردن میسکردن و پیسایی کردن یعنی دەستنوێژش کا بەهۆی ئەوەیەوە ئەو لامەستم النساء یان یەکێک لە ئێوە سەرجەیی خێزانی کرد لەگەڵ خێزانی جوود بوو لە خێزانی نزیک بوویەوە یان ئەگەر بە مەذهبی ئیمامی شافعی بڵێن دەستی بەردەستی ئافرەت کەوت فەلەم تەجیدوا ماء ئاویشی دەست نەکەوت خەبەن هەندێک لەوانە تەنها دەستنوێژی دەشکێنن وایە هەندێکیان خۆشتنت دەخەنە سەرێ هەر کامێکیانت لەسەر بوو دەستنوێژ کا بوو ئاوت دەست نەکەوت دەستنوێژی پێڵ بگری یان خۆشتنت لەسەر بوو ئاوت دەست نەکەوت یان دەستت دەکەوت بەڵام زەرەری هەبوو زیانی هەبوو بۆت ئاوەکە بەکاری بێنی بەدیلی ئاوی چیە؟ بەدیلی ئاوی ئەوە نییە بڵێ با بسمەوە ماڵێ بە ئیسراحەت خۆم دەشۆم جا نوێژەکان دەجێڕمەوە وایە ئاو نییە دەستنوێژی هەڵبگرم نوێژەکەی تاخیر دەکەم ئەگەر مەجالی جەمعکردنێ تێدا بێ جیازە ها جەمع اعتیادی ترە نوێژی نیوڕۆیە دەزانی بۆ عەسرێ دەگەیەوە ماڵێ و ئاوت دەست دەکەوێت نیەتی ئەوەی بێنە نوێژی نیوڕۆی لەگەڵ عەسرێ جەمعکە تەبیعیە وایە مەغریبێ لە شوێنێکی خۆشتنت دەکەوێتە سەرێ خۆشتنت لەسرە مەجالت نییە خۆ بشۆی یان شوێن نییە خۆی لێ بشۆی یا ئاو نییە خۆی لێ بشۆی مەجالی تێدایە مەغریبی بێگەڵ عیشای بەڵام ئەگەر مەجالی جەمعی نەبوو بەدیلی ئاوی خوڕە یعنی گڵە بۆ خۆشتنێش بۆ دەستنوێژیش فەلەم تەجیدوا ماء ئاوتان دەست نەکەوت چی بکەن فتەیەممەموا یعنی نیازی ئەوە بکەن تەیەمموم یعنی نیازکردن ئەمان گڵ خاوێنت دەکاتەوە لە ئەسڵدایان نا خاوێنت ناکاتەوە تەنها ڕەمزە ها تەنها نیەت هەبوونە تەنها نیازکردنە نیازی ئەوە دەکەی نوێژێک لە خۆت حەڵاڵکەی بە نیەت و بە مێشکی خۆت خاوێن دەکەی و دەنا لە ئەسڵدا خاوێن نابیەوە جەستت بە تایبەتی کە لەشیشت گران بێت یان خۆشتنیشت لەسەر بێ وایە ئەتۆ کە تەیەممومی دەکەی کوێ تەیەمموم دەکەی تەنها دەست و دموچاوی تەیەمموم دەکەی خۆ جستەی دیکە دارێ ئەگەر دەست و دموچاوی بڵێن بەگڵەکەی خاوێن دەبێتەوە کە خاوێنیش نابێتەوە تەبانە تەنها نیازکردنە تەنها مەبەستکردنە و تەنها ئاسانکاریە کە خوای گەورە کردوویەتی فتەیەممەموا نیازی ئەوە بکەن کە سعید یعنی ئەویش دیسان خلافی زۆر تێدایە سعید یعنی سەرزەوی سەرعەرزێکی طیب خاوێن بەکاربێنن ئەویش سعید هەندێک بەگڵ تەفسیری دەکەن حاڵین گڵێکی پاک کە لە مەذهبی ئیمامی شافعیدا دەبێت گڵ بێ گڵ گەج نابێ لم نابێ دەبێت ناوی گڵ بێ ئەوجا دەبێت پاک بێ و دەبێت کە دەستت لێدا تۆزی لێ هەستێ بەڵام لە مەذهبەکانی دیکەدا و لە تەفسیرەکانی دیکە هەندێک دەڵێن سعید یعنی سەرزەوی هەر چیەک بێت هەر چۆنێک بێت کە شوێنی گڵاوی و تۆزاوی دەست نەکەوت دەستی لێدە دارە دیوارە بەردا تۆزی پێوە نیە دەستی لێدە و بەدموچاو و دەستی دابێنە نوێژەکەت حەڵاڵە وازحە بۆی ئێمە بۆی لە گومانەکەی دەرچین ئەگەر لە شوێنێک گڵمان دەستکەوت و شوێنی خاوێن و تۆزاوی هەبوو دەچینەوەی بەکاردێنین وایە بەس ئەگەر ئەوە نەبوو هەر جێگایەکی دیکەی سەرزەویمان دەستکەوت دەستمان لێدا و دەستمان پێداهێنا مەرج نییە گڵ بێ مەرج نێ تۆزشی لێ هەستێ دەستی لێدە و بەدموچاو و دەستی تابێنە خاوێن دەبیەوە بەشی ئەوەی نوێژەکەی پێ بکەیت وایە بەشی ئەوەندەی نوێژەکەی پێ بکەیت تا ئەو کاتەی بۆت دەگونجێ ئاوی بەکاربێنی فتەیەممەموا یعنی نیازی ئەوە بکەن کە سعیدەن طیبە سەرزەویەکی خاوێن بەکاربێنن ئەوجار بە شوێی دادێنی فەمسەحوا بیهێنن بوجوهکم بەدموچاوتان و هەروەها و ئەیدیەکم منه بەدەستیشتان لەو تۆز و گڵەی کە لەو دەستەی کە لە سەرزەویتان داوە ئەویش تەیەمموم دیسان دوو شێواز نایانی لە مەذهبی ئیمامی شافعیدا ئەو هەرە قورسەکەیتی ها بۆ خۆشتنێش و بۆ دەستنوێژێش
چەند جار دەستی لە عەرزی دەدەی؟ دوو جار. لە مەذهەبی شافعی دوو جارە. زەوی ئەوە زەویەکەت گەڵ دەستی لێدا ئەوان ئەگەر تۆزی زۆر پێوە بوو خێر نییە تۆزە بەدموچاوی خۆت داکەی فوی لێکە تۆزی پێوە نەبێ بەدموچاوتی دابێنە ئەوە جارێک جاری دووهەم لێیدەوە جاری دووەمەوە هەرە بە زەحمەتەکەیتیان دەستی چەپت بە ڕاستت دابێنە ڕاستیش بە چەپی دابێنە نوێژەکەت بکە هیچ گرفتێک لە نوێژەکەت دانیە گێڕانەوەی ناوێت دووبارەکردنەوەی ناوێت هیچ گومانێکیش لە دروستێتی نییە چونکە خوا بۆ خۆی وامان پێ دەڵێ وازەحە کە هێندێک لە خەڵکی دەڵێن دەبێ ئەگەر بە تەیەموم کردت بەس بۆ ئەوەیە فەرزەکەت لەسەر لاچێ و دوایە دەبێ هەمان نوێژەکەی بکەیەوە نەخێر هەر نوێژێک بە تەیەموم کرا کردوتە پێویستی بە دووبارەبەی ناوێت لە مەذهەبەکانی کە لە هێندێک لە مەذهەبیدا دەفەرمێن تەنها یەک جار دەستی لە دموچاو ئاوە هەر هەمان دەست بەس بێرە دەڵێن دەست بەس ئێرەیە بەڵام ئەوە کەیکەی احتیاتی زۆرتر تێدایە کە دوو جار لێی دەین جارێک بۆ دموچاوی جارەکەی دیکە بۆ دەستی ڕاست و بۆ دەستی چەپ لەوەی زیاتری نییە لە هیچ مەذهەبێکیدا کە خەڵک جاران پێیوا بوو کە نەقاس ئەوەی کە خۆشنی لەسەر بوو پێیوا بوو دەبێ خۆی ڕوودکاتەوە هەموو جەستەی دەستی پێدا دەستی تۆزاوی پێدابێنێ کەوانە بۆ خۆشتنی و بۆ دەستنوێژی چونکەوە تەنها ڕەمزە بە گڵی ئەگەر پیس نەبی ئەوەن خاوێن نابیەوە وەکو خاوێن بوونەوەی جەستە بەڵام خاوێن بوونەوەی معنەوی وایە خاوێن بوونەوەی معنەوی کە ئێمە بۆ دەستنوێژی هەڵدەگرین هەموو جار دموچاومان پیسە دەستت پیسە کە ئاوی پێدا دەکەی بۆ ئەوەی ئاوی دەستنوێژەکەی ئەو گوناهانەت بباکە بە دموچاو کردوتن تەیەمومیش هەمان گوناهە معنەویەکان دەبا بەڵام وەکو ئاوەکە ئەگەر پێستی شتی دیکەشی پێوە بێدەی با وایە بەڵام گڵ ئەوەی نابا ئەوەکەی کە دەبا ئەو جار دەفەرمێ فەمسەحوا بوجوهکم وئەیدیکم بیهێنن بە دموچاوتان و بە بەدەستان بەس لەسەر مەسحیەک طبعا لەسەر حاڵەتیدا تەیەموم عافۆ تەیەموم لە حاڵەتێکدا ئاگاتان لەبێ بنمونە نەخۆشیەک کە ئاو بەکارهێنان بۆت خراپ بێ نەخۆشیەکەت زیاد کە یا درەنگ چاک ببیەوە هامەرزێ بمری ئیلا حاڵێ بەڵێ ئەگەر مەترسی مردنێت لەسەر بێەوە هیچ واجبە تەیەمومی بکەی بچی خۆت تەڕ نەکەی ئەگە برین بێ بزانی خرا دەبێ بەڵام ئەگەر بزانی درەنگتریش چا دەبیەوە یان احتیمالی ئەوە هەیە نەخۆشیەکەت زیاد کە لە حاڵەتی نەخۆشیدا ئاویش هەبێ بۆت هەیە تەیەمومی بکەی بۆ دەستنوێژیش بۆ خۆشتنیش وازەحە لە حاڵەتێکدا دەچیە سەفەر جاری وەها ئاو نییە حاڵێن ئەگاتە جاری ئاو نییە لە شوێنێکی لە دەشتێکی لە جێگایەکی ئاوی لەوانەیە بەس بەشی خواردنەوەی لێبێ بەشی خۆشتنەی لێ نەبێ وایە لەوانەیە تەنها بەشی ئەوەندەی لێبێ خواردنەوەی خۆتی پێدابینکەی نەتوانی خۆتی پێ بشۆی یا کەسێک خۆشتنی دەکەوێتە سەرێ یان جاری وهەیە ئێستا ئاو هەیە بەڵام لە شوێنێک بنمونە بە تایبەتی ئافرەتان لە حاڵەتی پاکبوونەوە لە عادەی و ئەوەی ماگانەدا لە شوێنێک پاک دەبیەوە جاری وایە جێی لێ نییە ئاوی لێیە بەڵام تۆ لە ناو بازارێکی لە شارێکی دیکەی لە گەڕەکێکی دیکەی چۆن خۆت دەشۆی نوێژش دەزانی پاک بوویەوە کات یعنی وەک دەڵێ شوێنێکیش نییە ئاوەکەی لێ بە خۆداکەی هەمان حکومەها مادام ناتوانانی بەکاری بێنی هەر وەکۆی وایە نەبێ بچێت تەیەمومێ بکە نوێژەکەی خۆت بکە جاری دیکە حاڵەتێکی دیکەمان هەیە کاتە جاری وا هەیە بە نمونە بە تایبەتی ئافرەتان کاتان لی بێت طبعا ئەگەر بە نمونە چەندی ماوە بۆ عەسرێ ئەگەر 5 دقە پێش عەسرێ 2 دقە پێش عەسرێ هەستت کرد پاک بوویەوە نوێژی نیڕۆت لەسەرە یا لەسەر نییە نیڕۆت لەسەرە ئەی ئەگەر بچی حەمامیکەی دێ دەرێ بە 2 دقە و 3 دقان دێ دەرێ ئەگەر شتی وا تەبان بە تەکید دەبێ ئافرەتی ماڵن تۆزە گوێ نادەنێ دەنا بە تەکید سەدان جار دەکرێت لە حاڵەتێکدا پاک ببیەوە کە 10 دقەی مابێ 5 دقەی مابێ 2 دقەی مابێ 2 دقەی مابێت بۆ نوێژێکی دیکە تۆ لە وەختی نوێژی نیوڕۆیدا پاک بوویەوە خۆشتنی نیوڕۆیت لەسەرە ئاویشی لێیە شوێنیشی لێیە بەڵام کاتێک نییە کاتەکە بەشی ئەوەی ناکە خۆی تێدا بشۆی یان بەیانیان بە نمونە هەڵدەستی جاری وا هەیە بەشی ئەوەی ناکە خۆ بشۆی بەڵام بەشی ئەوەی دەکاپسی تەیەمومێ بچی بکەی و نوێژەکەت بکەی ئەو نوێژەتی پێ بکەی بۆیە لەو حاڵەتانەشدا کە کاتیشت نەبوو هەر دروستە تەیەمومی بکەی بۆی نوێژەکەت نەچی گڵ نەبوو هەر شوێنێکی سەرزەوی نەمانگوت هەر جێگایەکی سەرزەوی دەستی لێدا ئەگەر خاوێن بێت و پاک بێ دروستە بەکاری بێنی ما يريد الله بەڵێ وتم ئەگەر
وتم حالتي يكم هتا بكري قل اگه قل نبو هر شوێنێکی سەرزەوی ئەگەر نەبوو سەرزەوی نەشتیکە سەرزەوی باشترە لە سەرینی سەر عرس فەرشی هەڵدەوە لە بن لەسەر ئەوەکەیدا دەستەکە چاترە لە ینی دۆشەک و سەرین و ئەوانە سەر عرز نین ها لە دیواریدا لە بەردێکیدا لە جوزانم لە چەمەندۆیەجا گەچە ئەو کاشیە هەر شتێکە هەر سەر عرزە مشکلە نییە ئەو جار خاوێن بێ بەڵێ ما يريد الله ليجعل عليكم ما يريد الله خوانا يويت ليجعل عليكم داني لسرتان من حرج هي الزحمة ونارحاتك ولكن بلكو خوا يريد ديويت ليطهركم ايو باكاتوا واضحة وهروها وليتم ديويت توابك نعمته شاكا كاني خوي عليكم لسرتان لعلكم تشكرون بأميري اويش فاز گزاري خوابك سيري آتكي كنوبا لبدا زور شرح كرنكي يا أيها الذين آمنوا أي أوانيك باورتان هناوا إذا قمتم إلى الصلاة كاتك هستانوا إلى الصلاة بو أنجام داني نويش فاغسلوا بيشون وجوهكم دموشاوتان وأيديكم دستكانتان إلى المرافق اللقل آنشك وامسحوا دستي تربينا برؤوسكم بسر سرتان دا وأرجلكم وقاسكانشتان بشون إلى الكعبين لقل دو قاطرقك لقل يوزينك وإن كنتم وأجر إيوة جنوبا لشتان جران بو يعني لشتان جران بو خوشتنتان كوتا سريبا هوي هات نوي مني طبعا يان بريكردين الروجكاني بين ويجي وخويني من دالبون فطهروا خوتان بشون وخوتان باكنوا وإن كنتم وأجر إيوة مرضى نخوش كوتن أو على سفر ياتون سفر واضحا نخوش كوتن ندان دتواني أو بكار بينن أو على سفر ياتون سفر أو تاندز ندكوت أو جاء أحد منكم من الغائط يعني يكك أو جاء هات يكك لأيوة لشوي هات من الغائط لبيساي كردن وميس كردن يعني يكك لأيوة سو ميزي كرد يا بيساي كرد أو لامستم النساء يان دستان بر آفرت كوت يان أجر يعني سرجي آفرتان كرد فلم تجدوا معا دستان نكود أو خوي بيبشون يا دزنجي في هالبقرن كيف كان فتيمموا تيمم كان يعني نيازي بكار هناني سعيدا سرزويكي طيبا باق بكن أو زار فامسحوا بيهن أو دستيك للزوي ولقليدا دن بشوي بوجوهكم بد مساوتان دا وأيديكم منه وهروها بدستان لو قليك لو دستيك لزويتان داوا ما يريد الله خواناوي ليجعل عليكم داني لسرتان من حرج هي الزحمة ونارحاتيك ولكن يريد بلام خوا ديويت ليطهركم ايو باق ببنوالتي لقناه لتاوان ها لدزنوجيش دا آمانس زورتر باق بونوي معنوية باق بونوي لقناه نك باق بونوي جستا بو تيمومش بهمان شيو بوي باق ببيو لقناه وليتم نعمته وبوي توابي كات خواي قورا شاكي خوي عليكم بسرتانوا لعلكم تشكرون بأميدي أوي ايوه شكرانا بجري خوابك أو جاد فرمي واذكروا وبالخوتاني بينوا نعمة الله عليكم شاكو نعمة كان خوا كبسرتانوا واذكروا نعمة الله عليكم وبالخوتاني بينوا أي إيمان دارنا شاكو نعمة كان خوا كخوا رشتيتي بسرتان دا كما بس إسلامتيا وأو آسان كاري وحكمانية كخواي قول الله إسلام دا بو إيمي داناون كهميان هم آسانا وهم يجلبر زواندي باندان أو جار وميثاقه الذي وأو قيمانو بلنامش وبالخوتان بيننا وميثاقه وأو قيمان نامو بلنش الذي واثقكم به كأيو قيمانتان بيبستوا كان قيمانا أو قيماني ككاتي خوي الصحابة دابويان بپیغمبر صلى الله عليه وسلم كلا خوشي ولنا خوشي دا لحالتي بونو نبون دا لفراحي ولتنگان دا پشتی پیغمبر بگرن صلى الله عليه وسلم يعني هميشه او پیمان ناميتا لقلبك هر كسي في ايمان دارش او وعدي داوة او بليني داوة كسمع وطاعة وجويرالي بو خوا وبو پیغمبر هبه لوشتاني كپي خوشن لوشي كپي ناخوشن
واذكروا وبالخوتاني بينوا نعمة الله عليكم شاكو نعمة كان إخوة كرشتيتي بسرتان دا وميثاقه الذي وأو بيمان ناميش وبالخوتان بينوا الذي واثقكم به كيو بيمانتان بيداو بيمانتان لورجيراوا بيمانكتيا إذ قلتم كاتك إيوة قدتان سمعنا وأطعنا سمعنا جوال لدقرين أي بيغمبر صلى الله عليه وسلم وأطعنا بقسيش الدكين أجر واتقوا الله بارسكاري لفرمان كان خواب كان إن الله عليم بذات الصدور بيقمان خواي قورا زور زانايا بويك لناو سينو دل كان اشتان دايا واذكروا وبالخوتاني بينوا نعمة الله شاكا كان خوا عليكم كرشتيتي بسرتان دا وميثاقه وأو بيماني خواش وبالخوتان بينوا الذي أوي واثقكم به كبيمانتان بيداوا بلنتان بيداوا إذ قلتم كاتك قدتان سمعنا جويمان ليا دبستين جويد لدقرين وأطعنا بقسيش الدكين واتقوا الله بارسكاري لفرمان كان خواب كان إن الله بيقمان بن خوا عليم شارزايا بذات الصدور بوي كلناو دلشتان دايا نك بوي ديلي أوي لناو سينش دايا وبسر دلش دايا واي قورا آقاي ليتي ودا قنجي إنسان له سري مأجور بي أجر وسوسة وخطقتكاني ناو دلت خير بنو تاكبت أو جار فرمي يا أيها الذين آمنوا أي أوانيك خوتان بباورتار دزانن كونوا ببنتي قوامين جيب جيكاري تي جاري معنى كينهات وجيب جيكار لله بلام لبناوي خوادا شهداء لكاتي شاهدي داندا بالقسط بشويكي دات پرورانا اگر بون شاهد اگر بانکران بو شاهدی اگر آگاداری بابتێکی بوون داوای شاهدی دانتان لێکرا ئەو شاهدیەی کە لەکنتانە وەکو خۆی جێبەجێکەن و بە هیچ شێوەیەکی لە حەقیقەت و لە ڕاستی لامەدەن ئەی ئەوانەی کە ئیمانتان هێناوە كونوا ببنە قەوام یعنی زۆر جێبەجێکار لە پێناوی خوادا بەڵام هیچ ئامانجێکی دیکە دەبێت تەنها جێبەجێکار بە لە پێناوی خوادا جێبەجێکاری چی بە شوهەداء ئەو شاهدیانەی کە لەکنتن و وەک دەڵێ داوات لێ دەکرێت بیان دەی بالقستی بە شێوەیەکی دادپەروەرانە واضحە ئەو جار وەلا یەجریمەنەکم باواتان لێ نەکا پاڵتان پێوە نەنێ شەنەئان و قەومین شەنەئان ڕقبوونەوەتان لە خەڵکێک على ئەللا تعدیلوا لەسەر ئەوەی کە دادپەروەر نەبن وایە جاری وایە دوو کەس نیزاعیان هەیە وایە ئەتۆ ئاگاداری بابەتەکەی قازی حاکم مفتی بانگت دەکا بۆی ببیە شاهید بەڵام ڕقت لە یەکێکیانە وایە بەڵام حەقیەتی وایە و جاری وایە کەسێکت خۆش دەوێت بەڵام ناحەقە وایە نەڕق بوونەوە لە کەسەکەی دەبێ وات لێ بکات لە دژی شاهیدی بدەیت وایە وەنە ئەوەش کە یەکێکیانت خۆش دەوێت دەبێ وات لێ بکات لە مەسلحەتی دنیاوی چونکە ئەگەر لە مەسلحەتی دنیاشی بێ بۆ قیامەتی خراپە وایە خۆشەویستی ئەوە نییە بچی بۆ برادەرەکەت بۆ خزمەکەت بۆ ناسیاوەتیەکەت بە درۆ شاهیدی بۆ بدەی یان شاهیدیەکت لەکنە بۆی دڵی لێت نێژێ نەسی شتەکەی لێ ئاشکرانەکەی نە ئەوە کەسەکەی تووشی گوناه دەکەی ولا يجرمنكم باواتان لێنەکە هانتان نەدا شەنەئان و قەومین شەنەئان ڕقبوونەوە لە خەڵکانێک على ئەللا تعدیلوا کە دادپەروەر نەبن ئیعدیلوا دادپەروەر بن هو بێگومان دادپەروەری ئەقرەب و نزیکترە للتەقوا بۆ لە خوا ترسان ئەو جار واتقوا الله پارێزکاری لە فەرمانەکانی خوا بکەن إن الله عليم خبير بما تعملون خبير بما تعملون بێگومان خوا زۆر شارەزایە بە هەر چیەکە ئێوە ئەنجامی دەدەن يا أيها الذين آمنوا أي أوانيك باورتان هناوا كونوا ببنا قوامين جێبەجێکاری طبعا لە کوردی دا شاهیدیەکەی بێنینە ئێرە جوانتر دەردەچێ ببنە جێبەجێکاری شاهیدی لە پێناوی خوادا بالقستی بە شێوەیەکی دادپەروەرانە ولا يجرمنكم شنآن قوم على ألا تعدلوا با پاڵتان پێوە نەنێ واتان لێ نەکا ڕقبوونەوە لە کەسانێک کە دادپەروەر نەبن لە دادپەروەری لادەن ئیعدیلوا دادپەروەر بن هو أقرب للتقوى دادپەروەری نزیکترە بۆ لە خوا ترسان واتقوا الله پارێزکاری لە فەرمانەکانی خوا بکەن إن الله بێگومان خوا خەبیر زۆر شارەزایە بما تعملون بە هەر کارێک کە ئێوە ئەنجامی دەدەن
وعد الله الذين آمنوا وعملوا الصالحات بليني داوة بيماني داوة خوا بواني كباوردارنو وعملوا الصالحات أنجامي ددن كاري چاكا كسيان بودكا لهم بوي آماده كردون مغفرة لخوشبون وأجر عظيم پاداش تيشي قورة تنها أوندا وعد الله الذين بيماني داوة خوا بو كساني إيمان دار بن بس إيمان دار بي إيمان دار بتي بس شزروك نكان بتواوي أو جار كردوي چاكش بي بپي توانا بويان آماده كراوة لخوشبون وهروها پاداش تيشي زور قورة صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.